سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک بەڕێزان کەمێک پێش ئێستا ناوی دامەزراوانی پارێزگای سلێمانی بۆ فەرمانگە حکوومیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ ڕاگەیەندراوە تا ئێستا زانیاریەکان بۆ شێوەیەن کە ناوی ئەو کەسانی کە ڕاگەیەندراوە تا ئێستا لە سایتەکانە بڵاوکراوەتەوە دەتوانیەوە سەردانی ماڵپەری nrttv.com کەن بۆ زانیاری زیاتر و بینینی ناوەکان هەروەها هەر ئەمڕۆ پێش ڕاگەاندنی ناوی فەرمانبەرانی دامەزرێنراو لە سنووری پارێزگای سلێمانی لە ژنەی دامەزراندن ناوی ئەو دەرچوانی بڵاو کردەوە کە خراونەتە لیستی ڕەشە و دا نامەزرێن کە ژماریان 4482 کەسن کە نۆ خاڵیان دیاری کردووە بۆ ئەو هۆکارانەی کە ناویان نەهاتۆتەوە یاخود ڕانگەیەنراوە بۆ دامەزراندن. بەڕێزان ئێمە ئەمڕۆ باس لە لایەنێکی تری ئەم تەوەرە دەکەین کە ئەویش ئەو بودجەیە کە دەرخان کراوە بۆ 17,000 پلەی وەزیفی لە هەرێمی کوردستان واتە ناوی ئەم دامەزراوانی کە ئەمڕۆ ڕاگەندراوە لەگەڵ دامەزرێنراوانی پارێزگاکانی تر هەولێر دهۆک و ناوچەکانی تر لەگەڵ ئەوەی کە ناڕازایی و ئەنجامدانی گردبوونەوەی دەرچوانی زانکۆ لەسەر پرۆسی دامەزراندن ماوەیەک دەبینرا و بەدی دەکرا لەسەر شەقامەکان لەو بارەیەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت ئەو بودجەی لە پەرلەمانی کوردستان بۆ 17,000 پلەی وەزیفی ئەم ساڵ تەرخان کرا تا ئێستا نازانرێت چی بەسەر هاتووە. سەرهنگ فەرەج پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کە تێبینی لەسەر پرۆسەی دامەزراندن و دیارنەمانی ئەو بەشە بودجەیە هەیە کە لە بودجەی ئەم ساڵ بۆ 17,000 کەس دیاری کرابوو. هەروەها ئەوەشی ڕاگەیاندووە کە تا ئێستا پرۆسەی دامەزراندن و دەست بەکاربوونی ئەو کەسانی وەک فەرمانبەر لە دەستگاکانی حکوومەتدا تەواو نەبووە و نازانرێت ئەو بودجەیە چی بەسەر هاتووە. واتە دەبوو لەسەر بودجەی ئەم ساڵ واتە 2012 تەرخان بکرایە بۆ ئەو کەسانی کە دادەمەزرێن بەڵام تا ئێستا دەست بەکار نەبوون و وەک دەزانین و وەک باسمان کرد ئەمڕۆ ژمارەکانی تر ڕاگەیەندران کە دامەزراون. بەڕێزان ئەگەر بێت و شیکاریکی وردکەین بۆ ئەو بودجەی کە تەرخان کراوە ئەگەر بێت و بۆ هەر کەسێک کە دامەزراواتە 17,000 کەس هەر کەسێکیان 400,000 دیناری هەبێت کە زیاتریشەوە وەک دەزانین هەندێکیان بە پلەی ئەندازیاریان پزیشک دادەمەزرێن هەر کەسێک لەو 17,000 کەسە بڕی 400,000 دینار وەربگرێت ئەوە لە مانگێکدا دەکاتە 6 ملیار و 800 میلیۆن دینار ئەمە لە مانگێکدا. ئەگەر لە ساڵێکدا بێ واتە 400,000 بۆ هەر کەسێک لەو 17,000 کەسە لە ساڵێکدا دەکاتە 81 ملیار و 600 میلیۆن دینار. وەک ئاماژەمان پێدا لە ئێستادا پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان باس لەوە دەکات کە نازان ئەو بودجەیە چی بەسەر هاتووە و هەمووشمان دەزانین تا ئێستا فەرمانبەرەکان دەست بەکار نەبوون و ئەوە تا ساڵی 2012 20 ڕۆژمان ماوە یاخود 21 ڕۆژ بۆی کۆتایی بێت. بەڕێزان پێشەوەی پەیوەندیەکانتان وەربگرین دیارە بڵێ بڕیار بوو بچینە لای پەیوەندی پەرلەمانتارێک بەڵام دیارە لە ئێستادا ئامادەنیە دواتر هەوڵ دەدەین بچینە لای ئەو پەرلەمانتارە بۆ زانیاری زیاتر لەسەر تەوەرەکە. بڵێ فەریدون لە کەلەکچیەوە فەرموو کاک فەریدون یەکەم پەیوەندیمانە. بەڵێ دیارە پەیوەندەکەی کاک فەریدون ئامادەنیە. شوان لە کەلارەوە فەرموو کاک شوان. باش کاکە شوان گیان. ئەلو کاکە شوانگیان باشی؟ ئەلو ئەلو کاک شوان ئەلو گوێم لێتەمە؟ بەڵێ فەرموو گوێمان لێتە. باشی برای بەڕێزم زۆر سپاس دەکەم. ماچەکەم وڵی من پێشمەرگەیەکم لە ناوچەدا بڕاوەکان و تەلەفۆنە بۆەکەم. بەڵێ فەرموو. حەزەکەم لەسەر پێشمەرگە و لەسەر بودجەی پێشمەرگە پەرلەمانتارە بەڕێزەکان و جەنابی سەرۆکی هەرێم و ئێوەی بەڕێزیش لە ڕێ بەرنامە ڕاستەوخۆکانتانەوە گەشتکردنی وەزیری پێشمەرگە ئەوانە هەندێک لە بەدبەختی و لە بێپارەی و بێمەعاشی ئێمەش قوڵێنەوە. بەڵێ و هیوادارم پەرلەمانتارە بەڕێزەکان ئاورێک لە پێشمەرگەش دەنەوە بەجددی ئیشمان بۆ بکەن لە پەرلەمانە وەکو پارمان لێ نەکەن. بەڵێ سپاس بۆ کاک شوان لە کەلارەوە. دنیا لە هەولێر سڵاو لەبێ فەرموو. دنیا لە هەولێرەوە دنیا لە هەولێر ئەگەر گوێت لێمانە
بەڵە دیارە پەیوەندەکەی ئامادەنیە سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب. بالنسبة لكيسك يا بەڵە ماما دنیا لە هەولێر فەرموو. كتابي قسمي إحصائي يعني درسي عملي وقت ما مستمان قولي كنا من قرايتوا حتى بلى. إستاذ عملي أمريكا من مودرناتي مباشرة بكين حتى قدام الزين أزيد بلى. حوالي بس كين حالك بوت يشي ما ودوزنا سباستكين زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵە سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب. بەڵە دیارە پەیوەندێکی ئامادەنیە. بەڕێزان دیارە ئێمە تەوەرەکە تایبەتە بە ئەو بودجەیە کە تەرخان کراوە بۆ ئەو 17,000 پلە وەزیفەیە کە ئەمڕۆ ژمارەیەک لەو ناوانەی کە دامەزراون لە پارێزگای سلێمانی ڕاگەیەندرا و ئەگەر بگەڕێنەوە بۆ شیکاریە و ئەگەر باسمان کردێمەوتمان ئەگەر بڵێن گریمان هەر کەسێک لەو 17,000 کەسە 400,000 بۆ دیاری کرا بێ وەک موچە ئەوە لە مانگێکدا 6 ملیار و 800 میلیۆن دینار دەکات و لە ساڵێکدا 81 ملیار و 600 میلیۆن دینار. بەڵام ئێمە وەک دەزانین هەندێکیان موچەکانیان لە 400,000 دینار زیاترە واتە ئەو ژمارەیە ڕەنگە زیاتر بێ. بەڵام دەچینە لای پەیوەندیەکی تر. کاروان لە سلێمانیەوە فەرموو کا کاروان. زۆر سپاس کا کاروان. ڕێزی چاوەکەم وڵای من سەوارە بە تەوەرەگە دەستخۆشی و لێەکەم زۆر سپاس. بەڵام حکوومەت پێویست ناکاتەوە باز بوارد تاعینات و خەڵک تاعینکە بەڵ باشتر وایە بیل لەکە شتێکی باشتر بکاتەوە ینی کارگەر دروستکە ینی معمەل دروستکە ینی ئەمە هەمی تاعینات ئەیە هەموو تاعین بێت بەڵێ ئەی کەرتی تایبەتیشی چی بێ ئەی گوندەکان ئەو هەموو لا دێمان هەیە ئەی بەربوومێکمانێتە ئێستا من پێم باش نییە هەموو کەس بیل لە تاعینات بکاتەوە هێوار بڵێ من تاعین بە پێم باشترە حکوومەت بیل لەوە بکاتوانێ کە بەرنامی بۆ دانێ کە ئاوەدانکردنەوەی گوندەکان کە ینی معمەل و شتیکە دروستکانی تاعیناتەش بەڕاستی کۆمەڵی خەڵک تاعینەکەیشن بۆ واسطە و بۆ واستەکاری ینی بەڕاستی ئەم حکوومەتە بەس بیل لەوە ناکاتەوە خەڵکەکە لەگەڵ خۆیان پێ بیل لەوە ناکاتوانێت کە شتێ بکا بۆ عام بێ من دەستخۆشی لێەکەم باش. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کۆمەڵێک تێبینی لەسەر تەوەری بەرنامەکە نووسراوە گۆران ئازاد لە دانیمارکەوە دەڵێت بە بڕوای من دروستکردنی کارگە و شەریکاتی گەورە و دامەزراندنی گەنجەبێ ئیشەکان لە کارگە و شەریکاتەکان باشترین چارەسەرە لە جیاتی ئەوەی بودجەی کوردستان بۆ موچەخۆر بێت و هیچ بەرهەمێکیان نەبێت. بەڵە سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب. زۆر سپاس کاک سەرتیب. سەرتیب لە قەڵازیەوە براکەم. ببوورە کاک سەرتیب لە قەڵازیەوە فەرموو کاک سەرتیب. فەرموو کاک سەرتیب. بەڵێ کاکەجان من بۆ دوسێ جارە لە فەرماندە بانگوازمان بۆ دەکەم بۆ خۆمان بنووسین لە سلێمانی لە فەرماندەی. بەڵێ دوسێ جاریشە دەچین کە دەچین دەوە لەوێ لە موالیدی 88 و 89 بەرەو خوار بێ شمول ناکات. بەڵێ دەبزانم بتم بزانم بۆ کێشە هەتا شوێ دەڕوا و چۆن کێشەکە چارەسەر دەبێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەنگەر لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەنگەر. ئێوارە باش زۆر سپاس ئێوارەت باش کاک سەنگەر فەرموو. باسی چاوەکەم دەخۆشی ئەم تەوەرە جوانە لێکەم. زۆر سپاس کاک سەنگەر. چاوەکەم وەڵی من یەک تێبینیەکم هەیە داوا لە سەرۆکی هەرێمەکەم ئەو پێشمەرگانەی کە ئێستا ملیۆن وەرەگرن کە بەرگری وەزارەتی ناخۆ ئەگرێتەوە ئەم یەزە پێشمەرگەی کەش کە 500,000 وەرەگرن لە ئەرک و ماندووبوونا وەک ئەوان مەسە بەرامبەرن ئەو وەرکێکێتە سەر ئەوان ئەکەوێتە سەر ئێمەش لەبەرەوە حەزەکەم مەسەڕەتایی ئەوە بکەن معاشەکەی پێشمەرگە زیادکەنەوانی کە 500. بەڵێ و دووبارە دەستخۆشی ئەم تەوەرەی دێەکەم و هیوادارم ئینشەڵڵا معاشی ئێمەش وەگەوەی ئەوانی دێت و ئێمە حەزەکەی معاشیوان زیاتریشکا بەڵام ئێمەش بەوە ئەرکێکی خۆمان ێزانانی چونکە لە ڕووی ئەو ئەرکێکێتە سەرشامان وەگەوان بەرامبەری. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاکۆ لە قەڵاتجێەوە فەرموو کاگاکۆ. حەبوو لە چەمچەماڵەوە ئەم کاتە باش. زۆر سپاس کاگاکۆ فەرموو. فەرموو کاگاکۆ. والله براکە منی شەر هەمان بۆ چوونی ئەو دوو برادرە کاکاروان و برادری یعنی دەستخۆشی لە حکوومەتەکەم ئیشێکی باشی کردووە بەس لە جیاتی ئەوە کارگا و شەریکە و شت دانیا زۆر لەوە باشترە وەک
هەنێک کەس ناوی دەچوانێ کەس کشمە ویستە بەڵێ سپاس بۆ کاک ئاکۆ لە شەمسەماڵەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. بارین کەریم باسی لەوە کردووە کە ئەو بودجەیە بە هەدەر دەڕوات، هەروەها توانە سامیح دەڵێت نازم تێناگەم لەو تێبینەی. شاهۆ ئەبوبەکر دەڵێت من دەڵێم تازە ئەو بودجەیە ڕۆشت و باسی مەکەن بۆ ڕابواردنیانە بەو شێوەیە نووسیوێت. هەروەها سەروەر ئەحمەد دەڵێت بەدڵنیایی و هیچ گومان لەوەدا نییە ئەمەش دەچێتە پاڵ ئەو دەیان ملیار دۆلاری کە کەس نازانێت بۆ کوێ دەڕوات و دەچێتە باخەڵی کێوە. وەڵامی پرسیارەکە زۆر ئاسانە، ئەو پارەیە دەچێتە گیرفانی زوحاک ئاساکانەوە و میلەتیش دەبێت هەر لە دوورەوە سەیری سمێڵە چۆرەکانیان بکاتەوەها. ڕۆمیۆ کینگ دەڵێت بەداخەوە ئەم بودجەیە وەک ئەوانەی تر دەچێتە باخەڵی ئەو کەسانەوە بە دڵنیاییەوە. بەڵێ پەیوەندی تر لەگەڵماندایە. بەڵێ دەچینە لای سەمیر سەلیم، ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بۆ زانیاری زیاتر لەسەر تۆڕەکە. بەڕێزان سڵاو لێبێ کاک سەمیر، تا چەند ئێوە ئاگاتان لەو بودجەیە هەیە و چەندە ئەگەر زانیاری زیاترمان بدەیتێ لەسەرەوە؟ سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە ئامادەکردنی بودجە ئەو وەز حکوومەت کاتێک کە بودجە ئامادە دەکات بۆ ئەو باوتامەشتا بۆ ئەو گۆڕانکاریانە دکا کەدا لەو ساڵەدا ڕوودەدات لە ساڵی داهاتوو بودجەکە بۆ تەرخان دەکرێت. لە حکوومەتی عێراقیش کاتێک کە ئەم بودجەی تەرخانی بۆ میلەکاتی تازە دا ئامادەرێت بۆ 7,000 بە کوردستان کەوتووە لە بوونی ئەو لە حەفەیەی کە لە 15 ئەگەرتە هەرێمی کوردستان دەخۆی ئەوانە حساب بۆ موجە و تەجدید تعویضاتی موظفینە حساب بۆ ئەمانە دەکرێت و قانونا صرفی ئەم پارەیە بۆ ئەو موظفانە لەو ڕۆژەوە دەبێت کە فەرمانی وەزاریان دەکرێت. ئەمە چی لێ هەرە حکوومەت لەو ساڵەدا زیادکردنی دەرمانە بۆ هەندێک توێت هەندێک میلەکاتی تر حساب بۆکە لەم بودجەیە بۆ ئەوان سەر دەکرێت لە حساباتی شتانیا دەرەکەوێت ڕاستێکدا بە پەرلەمانیشەوە بۆ تایبەت وەکو دیپانی چاودێری وەکو دەستەی نزانەوانە نازانیت ئەو پارەیەکی لێیە بەدوایی لە حسابات ختامیان دەبێت حکوومەت ئەو وەڵامە بداتەوە ئەو پارەیە کە بۆ ئەم بوارە وەرگیراوە بەم شتێوەیە سەرفمان کردووە و ئەوەندەی زیادیمانوە کردووە. بەنمونە ئیسا حساباتی ساڵی 2011 لە پەرلەمان لەبەردەستمانەوە ڕاپۆرتیشمان بۆ ئامادە کردووە و لە ضمنی ئەو ڕاپۆرتدا حساباتی ختامیدا حکوومەت ئامادەی بۆ داوە ئەوەنە پارلەمان وەرگرتووە و ئەم پارەیە بەم سەرفمان کردووە. لە ساڵی ڕابردووە بۆ هێزەکانی ناوخۆ کۆمەڵی دەرماڵە زیادکرا ئەو دەرماڵەیە بەبێ ئەو ژمارەیە زیاد دەکرێت کە لە بەغدا تۆمار لە وەزارەتی ناوخۆی بەغدا تۆمارە نەک لێرە چەند ژمارەمانەیە حکوومەتی عێراقی بەبێ ئەو ژمارەیە ئەیدرێت لێرەوە حکوومەت ناچارە بێ هەمویان بە یەکساتی بۆیان زیاد بکە کە بە یەکسانی زیادی بکە دەبێت پێتری بکاتە. کەواتە کاک سەمیر ئێوە نازانن بڕی ئەو بودجەیە چەندە؟ کاک سەمیر ئێوە نازانن ئەو بڕە چەندە لە ئێستادا کە تەرخان کراوە؟ نەخێر بە چکە بە مجمەلی هاتووە بەڵێ بە مجمەلی هاتاڵێ بودجەی تەشغیلی ئەوەندەیە کاتێکی چەندە ئەو بودجە تەشغیلیە کە بە مجمەلی هاتووە چەندە کاک سەمیر؟ بەڵێ چەندە ئەگەر بە تەقریبیش بێت چەندە؟ ئەوەی ئەم ساڵی ئەو بودجە تەشغیلیە بەڵێ ئەو بودجە تەشغیلیە ساڵی پار 2011 نزیکەی 11 تریلیۆن بوو. زۆر باشە 11 تریلیۆن باشە. بەڵێ کاک سەمیر ئەگەر هەر لەسەر ساڵی پار قسە بکەین پاریش وەکو هەمان ئەم ساڵ ڕاگەیاندنی ناوی دامەزرێنراوان دواکەوت چی کرا بۆ ئەو بەشە بودجەیی کە سرف نەکرا بۆ ئەو کەسانە؟ ئەوەی کە لە حساباتی ختامیان ڕوون کردبێتەوە وەزارەتی پەروەردە هەر ئەوەیە کە ئەو پارەیە کە ساڵی ڕابردوو صرف بووە لە مەجمەلەدا داوێتی بەو دەرماوزیادانەی کە دەیتوانیوە حکوومەتی عێراقی نێنادووە بەنمونە دەبێت لە ڕپۆرتەکەدا حکوومەتی عێراق بۆ 100,000 میلاکاتی وزارەتی پەروەردە دەرماڵەی زیاد کرد بەس لەرە میلاکات 150,000 نەفەر بۆ ئەو 50,000 هاتووە ئەو پارەیە کە بۆ میلاکەکان سەرفی کردووە ئەمانە سەرفی کردووە پڕ کردووەتە پێنەکانی خۆی و هەروەها بۆ ئەوانەی هێزەکان داخۆر دەبرەوە حکوومەت لەو بابا ئەتوانێت ئەم حەقی هەیە لە بابەکان شەخص مناقەتی هەیە ئەگەر ئێمە تعریفاتی موظفینە ناتوانن لێرە نەقی کا بۆ بابی ئیستثمار یا بۆ بابێکی تر
بەڵام لە ناو خۆتا بۆ ڕاستیتری مۆزەفین صرفی کردێتەوە وەکێکە کردە بە سپشتیانە کە بە قانون مۆزەفین لە کاتی ئامەزرانی و دەربینی فەرمانی بەکاری بە بەڵێ کاک سەمیر جەناب دۆکو ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمان تا چەند پێت وایە حکوومەت شەفاف بووە لەو بودجەی کە ماوەتەوە بڵێن بۆ کە تەرخان کراوە بۆ دامەزراندن تا چەند شەفاف بووە لە تەرخانکردنی ئەو بودجەی کە ماوەتەوە ئەگەر فۆرمی ئامادەکردنی بەراورد بە ساڵی پار مەبەستم بکەم پیاز بۆ ناشەفاف بوون چونکە فۆرمەکە بە مجمەلی تەفسیلی دەیانی ناکات بە فۆرمی ئامادەکردنی حساباتی ختامیە بە مجمەلیەک نەک بە تەفسیلی هەر خودی فۆرمەکە ناشەفافی بووە دیارە ناشەفافی بووە دیارە وەکو سلفەیەکی مستەبدی بە مامەڵەی کردووە جێی ئەو پارەی کردەوە بورە کاک سەمیر لەوە دەچێت پەیوەندی بە کەشوهەوە هەبێت تۆزێ بە باشی گومانە دەنگت نییە پێت وایە ناشەفافی پێوە دیارە ئەو بودجەیە کە لە کۆتاییدا وەک دەڵێیت حسابی ختامی بۆ دەکرێت بە دڵنیا فۆرمی ئامادەکردنی حساباتی ختامی فۆرمێک نییە شەفافیت بدا بە پەرلەمانتار و بە هاوڵاتی جۆرێک لە شاردنەوەی تایە و جۆرێک لە جێکردنەوەی ئەو پارەی وەکو سلفەکە لە بەغاوە بۆی زۆر باشە ئێمە لەسەر زۆر باشە کاک سەمیر بەتابەتی لێدوانێکی سەرنگ فەرەنج کە پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕانە باسی لێو کردووە کە نازانین چی بەسەر هاتووە ئەگەر وایە لە ساڵی پارەوە بەو شێوەیە کە دەڵێی ناشەفافەوە خۆ دەڵێی بۆ ئێوە هەڵوێستان نەبوو یان قسەتان نەبوو لەسەر ئەوەی کە شەفاف بێ و دیار بێ بۆ ئەوەی هاوڵاتیانیش بزان کە ئەو بودجێ چەندە و چەندی مایەوە لەبەرەوەی هێشت حساباتی ختامی کە نەکەوتووەتە ناو ئەجندای کارەوە تا بناقەشەی مەبەستم ساڵی پارە لە ساڵی پارەوە ئەمە ملاحظاتی خۆمان لەسەرەوە وردووە کە ئەم حساباتانە ئەم بینیانەمان هەیە لەسەری وەڵێ ئاماژەمان پێدراوە زۆر باشە من دوا پرسیارم ڕەنگە دووبارەش بێت تۆزێ هیچ خەمڵاندێکتان نەبوو بۆ ئەو بودجەیی کە نادیار بوو یان نەشەفاف بوو لە ساڵی پاردا هەر تایبەت بە پرسی دامەزراندن دوا پرسیار وەکو پرسی دامەزراندنەکە تەحدید نییە بەڵام یەک نمونەت بڵێنەوە بۆی بزانی خەمڵاندنەکان چنێ ناواقعین لە ساڵی 2011 حکوومەت داهاتی ناوخۆی خەمڵاندووە بە 400 ملیار و 507 میلیۆن دینار بەڵام لە حساباتی ختامی هاتووە داهاتی ناوخۆ تریلیۆنێک بوو نزیکەی 200 میلیار دینار سێ ئەوەندەیە کە ئەمە زۆر دوورە لە عەقڵی ئیداری و اقتصادی نابێ خەمڵاندن هێندە دوور بێ لە یەکەوە هەر خودی ئەم ژمارەیە بۆی بودجە و مامەڵەکردن لەگەڵ بودجە و حساباتی ختامی ئەخاتە ژێر پرسیارێکی گەورەوە شەقنەوەی پێداراکردن. بەڵێ زۆر سپاس بۆ سەمی سەلیم ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ زانێرەکانت. بەڵێ بەرەزان لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک حەسەن عەزیز دەڵێت ئەگەر من حکوومەت بوومایە ئەو بودجەیەم دادەنا لە خزمەتی ئەو 50,000 هاوڵاتیایی کوردانی ئاواری سووریا کە ئێستا ژیانیان لە ژێر چادر و سەرما بەسەر دەبەنەروەها ئەمیر حاجیاوە دەڵێت لەناو خۆیاندا دابەشی دەکەن خوای ئەم خەڵکە بیانگرێتەوە تێبینەکەی خۆیەتی بۆ شوێی خوێنمانەوەروەها یارسان ئیسماعیلی دەڵێت دەیدەن بە مالکی تازە یاخود تا ڕەزامەندی پیشان بدات بۆ ئەوەی هەرێم چەکی قورسی پێ بکرێت و میلەتیش و خوێندکارانیش بۆ خۆیان چاوەڕێی خەیالات بن. بەڵێ پەیوەندیەکی تر لەگەڵماندایە دلێر لە سلێمانیەوە فەرموو کاک دلێر. زۆر سپاس کاک دلێر سڵاو لە خۆت فەرموو. بەڵێ کاک دلێر گوێمان لە دەنگتە فەرموو. بەڵێ بەنسبەت ئەم بەرنامەیەوە بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەی پچڕا ئیسا لە زاخۆوە فەرموو کاک ئیسا. مرحبا بە مرحبا کاک ئیسا فەرموو. شوانێ زۆر سپاس دەکەم کاک ئیسا. برا ئەس پێشنهارگا بین. بەڵێ فەرموو. ئەس تەقاعەت بیم ئەس بریندارە من کتابە خۆبەرە چوومەر بیلێ ئەمە پێنج هەیڤا نۆڤێ منە زڤریە ئەمە چی مەسەلەیە؟ بەڵێ
ادخل عائله وبيقول موتي من حرفي 5000 ابى 6 هيواش من ورقته بله وهند جناتي مع جنانات تشتن هيبيع مليون كي والله بالله بدأنا نتيش مع جنزان أتفصل بني بطين وجن شو مثلا بله السيفيت كم حمرك اليوم بعد أنا كنت تعبوا زحمة ما بلا بله سپاس بۆ پەیوەندیەکەت فاخر لە چەمچەماڵەوە فەرموو کاک فاخر براکەم یارە باش زۆر سپاس کاک فاخر فەرموو دەستخۆشی بەرنامەکە دەکەم زۆر سپاس وڵای من ئەمە لەسەر کەوەرێک قسە بکەم ئەویش باسی ڕێکخراوێک ئەگەر دەرفەتەی یەک دوو دەقەیەک لەسەر ئەو ڕێکخراوە قسە بکەم کاک فاخر ئەگەر زۆر بە کورتی بێ لەبەر ئەوەی لە چوارچێوەی تەوەرەکە دانیە بۆیە فەرموو لە تەوەرەکەس دەرچوون فەرموو کاک فاخر ئێمە لە ڕێکخراوی ئێمەجی دەوامەکەین کە ئەویش پیشەگەرانی من لە هەرێمی کوردستانە ئەو ڕێکخراو بۆ ماوەی 20 ساڵە لە هەرێمی کوردستانە کار دەکات هەتاکو ئێستا ناحوکمی یعنی ڕێکخراوێکی ئەوەیە بێلایەنە چەندین جار نووسرا و کتابە ڕەسمی خراوەتە بەدەست حکومەت و پەرلەمان بڕیار وابوو لە ماکەشە پەرلەمان دانیشتنە سەری بکا و قسەی لەسەر بکرێت بێتە ناو پرۆژەی حکومەتەوە ئەوە خۆپیشاندانێکمان کرد لە سلێمانی خۆپیشاندانێکی هێمنانە بوو داوای ئەوەمان کرد کە پەرلەمان قسەی لەسەرکە قرارەکەەوە لە پەرلەمان کرا دەرەوە ئێستا دیسانە بەنیازم دانیشتنی لەسەر بکرێت من لە ڕێگان کەناڵی ئەوە داوا بکەم کە پیشەگەرانی من کارێکی خۆش زەحمەت ئێمایکەین ماوەی چەند ساڵە لە هەرێمی کوردستانە ئیشی پاکسازی مینەکەین هەتاکو ئێستا حکومەت بڕیارێکی نەداوە بکرێ بە حکومی داوام وایە حکومەت ئاوڕێکمان لێباتەوە بکرێ بە کارێکی حکومی امتیازاتمان بۆ سەرف کرێ و بکرێ بە خزمەت و وەکو پێشمەرگە وەکو مۆزەر وەکو فەرمانبەر چونکە ئیشەکەمە زۆر خۆشترا ئیشێکی ماندوێتیە چەند بۆ پیشەی خۆمان لەبەر بەرزەوەندی خۆمانی شەکەین پاکسازی ناوچەکانەکەین چەندین چاوین و سیاو شاخەکانی کوردستان پاککرێتەوە داوام وایە حکومەت ئاوڕێت لێ و پرۆژەیە بباتەوە بەڵێ کاک فاخر بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت مستەفا لە دهۆکەوە فەرموو کاک مستەفا الو مرحبا بك شلون؟ مرحبا كاك مصطفى فرمو باشي برا زو سباس لكم برا ديسا ميزانيات تحالدا وديسا بو مثلا شر دوخان السر ميزانية بله فاوضي وأودي كان برا بشن العراق صافي كان كركوك صافي كان برا نكش ميزانية عقل سمير سليمة كاد بلاو غير سلوك حكمة بكادشيت ولا خلاص مزريني کاک مستەفا زۆر باش هەر لە چوارچێوەی میزانیەدا بودجەدا ئێمە باس لە بودجەی ئەو 7,000 پلە وەزیفەیە دەکەین کە ئەم ساڵ تەرخان کرابوو بۆیان ئەو بودجەیە کە پەرلەمانتارێکی پەرلەمانی کوردستان دەڵێت نازانین کە ئەو بودجەیە چی بەسەر هاتووە بەڵێ او برجهاري حكمتي دوما نبيتن دوشا شتن 17,000 دوما زنيتن كان كيش حكمة امريكا بقى نشت 17,000 دوما زنيت بله حكمة يعني قاري حداوي هريم اللي تخرب دوما زراندني بيت باكاس لا بيشو بله سپاس بۆ پەیوەندەکەت کاوە لە کفریەوە فەرموو کاکاوە زۆر سپاس کاکاوە فەرموو دەستخۆشی بەرنامەکەتانەکەم زۆر سپاس دەکەین بەڵێ وەڵای من داواکارێک مێ لەسەر ئەم جەماعەتەوە ئەڵێن وەڵام مالکی و نازانم کۆمەڵە دەمەدەکەندا بە مالکی چییە ئەمە وەخوێن لە سەدانەزەکان مالکی چییە بەڵێ کاکاوە سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تەوری بەرنامەکە نیە ڕەزا لە کەرکووکەوە فەرموو کاک ڕەزا ئەم کاتت باش برای بەڕێزم زۆر سپاس کاک ڕەزا ممنونم برای بەڕێزم من یەک پرسیارێکم لە تۆیە دوای مداخلەیەکم هەیە ئەم پەیوەندیانە چ جۆرە کارزانەوەیکی هەیە بۆ کارپێکردن لە ناو حکومەتی هەرێمە دوو برادێک پەیوەندی کردوتی ئەم پارەیە ئەبەن ئەیدەنە چەک و ئەسلحە و ئەشتیوا یعنی ئەم پارەیەکە بدەنە چەک و ئەسلحە و ئەشتیوا پارێزگاری لە جێنابی کە سوکاری ئەو نییە دووەم شت ئەو بودجەیە ئەگەر بکرێتە کەرکی تایبەت لادێکان بۆ شتی کشت و کاڵی و ئاژەڵداری باشتر نییە لە دامەزران زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت نازانم سەبارەت بە پرسیاری دووهەمی تایبەت بوو بۆ بەشداربووی کە لە پەیوەندی نەبوو لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک و باسی لەوە کردبوو کە تەرخان دەکرێت بۆ کڕینی چەک بەڵام سەبارەت بە
وەڵامی پرسیاری یەکەمی کاک ڕەزا بێگومان ڕای گشتی کاریگەری دەبێت لەسەر هەر حکوومەتێک بەڵام ڕەنگە ئەگەر قسەکردنی ئێوە لەسەر تەوەری ئاوا لەسەر بابەتی ئاوا نەقسە دروستکە لەوەی کە ئێوە بەشدار نابن لەوەی کە ڕای خۆتان بگەێنن پەیامی خۆتان بگەێنن لەسەر هەر تەوەرێک بۆیە مەبەست لەم بەرنامەی ئەوەیە کە ڕاو بۆ چوون و سەرنجی ئێوە لەسەر تەوەری هەر تەوەرێکی گەرمی ڕۆژ بێت و ئەو تەوەرانی کە بەتابەتی پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە بەڕێزان وشانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان ئەگەر بچینە سەر ئەو شیکاریەی کە تایبەتە بە ئەو بودجەی کە تەرخان کراوە بۆ 17,000 پلەی وەزیفی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان ئەگەر هاتوو هەر یەکێک لەو 17,000 کەسە 400,000 دینار وەربگرێەوە لە مانگێکدا دەکاتە 6 ملیار و 800 ملیۆن دینار بۆ هەر 17,000 کەسەکە و لە ساڵێکدا دەکاتە 81 ملیار و 600 ملیۆن دینار. بەڵە پەیوەندیەک لەگەڵماندایە علی لە کەلەکچیەوە فەرموو کاک علی. باش زۆر سپاس کاک علی. باش برام زۆر سپاس دەکەین. بەڵە فەرموو. دەرەنە بودجە حکومەت چی لە بودجە دەکەوانە؟ بەڵێ کاک علی بەباشی گومانە دەنگت نییە فەرموو. دەرەنە حکومەت چی لە بودجە دەکەوانە؟ بەڵێ ئەو بودجەی کە تەرخان کراوە بۆ 17,000 پلەی وەزیفی ئەم ساڵ. ئەو بودجە هەموو دەکەمە بانجین لە بێجی دەنێ بۆ کوردستان ێستا لە دەربانجین 12 ناربەر ئێستا لە ترپانزین بە 650 ئێستا بۆ 11 ئەو بودجە هەموو لەو بەنزینە سەرف دەکات لە بەنزینی گاز. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان دیارە هەر لە پەیوەندیەکماندا ئەگەر ئەو کەسانی ئاگیان لە پەیوەندەکە نەبێت سەمی سەلیم ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان باسی لەوە کرد کە ئەو حسابی ختامیی کە باسی کرد واتە ئەو بودجەی کە تەرخان کراوە ناشەفافیکی پێوە دیارە و باسی لەوە کرد کە نمونەی ساڵی پاری هێنایەوە سەبارەت بە 25,000 پلەی وەزیفی کە لە ساڵی 2011دا دامەزران. بەڵێ ئەمین لە سێ سادقەوە فەرموو کاک ئەمین. كاشوان طبعا من أمام رأي قوم على رأي قوم جهاز تشتت في بوعكا بويكا بالرأي وأنا جدي فادي أذان أمراد شو من بريو أم برزانا كمال أندام ولا إنجدان هي أمانة فاريجي باشم بداناون أجر أم برزانا أم فارل دوشتي وأنا ينبوانا أبي فارل شيء بياكن فوجان أذانن ويعني بالرأي من أمريكا دروس هو لبيني هذا مناوان ده همیشه هر سیناریویی که بوی که خلقی کردستان لکومال شاکتازی لوانا بدور به یعنی على بیدیشه تو اینا یعنی برای اوی عمل ملاتا اب کمال خلقنا دا مثلا دن بوشی اگه ای بوش هذا ما يميلون يدانش ولا ما امشي كردستان لصاب يعني قايف الخير وعمل لوايه ونقيبه ونازم لما ودان شو اگر امانه كان بمشي ام بارلا نخل اي باران جو هربه لخلق بدنو بيبا عندهم ولا انجليزي فان بو كتبلا ولا يدسوا. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. عوسمان محەممەد دەڵێت سپاس بۆ بەرنامەکەت تەوەرێکی باشە. ئەی بودجەی ساڵی ڕابردوو کە هی 25,000 پلەی وەزیفیە دەبێت بەرەو کوێ چوو بێت. هەروەها ڕۆستەم شوانی دەڵێت بەڕای من ئەگەر ئەو بودجەیە وەک زۆر لە بودجەکانی تر ون کرابێ ئەوە دەیسەلمێنێ کە نە پەرلەمان هەیە و نە حکوومەت لەم هەرێمەدا خوێندکاران حەقی خۆیانە ماگرتنی سەتاسەری ڕابگەێنن لە زانکۆ کۆلێژەکان چونکە مەسیری ئەوانیش وەک ئەمانەی ئێستای لێ دێت بڵێ هەردی لە هەولێرەوە. فەرموو کاگەردی. کاتی دوای باشی. زۆر سپاس کاگەردی. بەڵێ فەرموو. گیانەکەم وەڵاهی من ئەمێ شتێک باسکەم بەس یەک دەقە مەجانم دەی لەسەرەوەی کە ئۆپۆزیسیۆن لە هەولێر ئۆپۆزیسیۆنێکی کارانیە بەڕاستی ئۆپۆزیسیۆن لە سلێمانی و لە مەنتیقی با بڵێن بەشی سەوزەکەی ئۆپۆزیسیۆنێکی زۆر کارایە بۆ ئەوەی کە ئەوان هەوڵی خۆیان بدەن لە ناو هەولێرا و لە دهۆڵدا ببنە ئۆپۆزیسیۆنێکی کارا ئەبێ لە ناو هەولێرشا ئیش بکەن کار بکەن شتەکان بخەنە بەرچاوی خەڵکی فڵان شت خراپ و فڵان شت چاکە لەسەر بودجێشتان هیچ ساڵێک ئێمە نەماندیوە بودجە کە بە شەفافیت هەر نەک 17,000 پلەی وەزیفی هیچ کاتێک و هیچ بودجەیەکە بە شەفافی بخێتە پێشچاوی خەڵکی هەر لە پرۆژەیەکە کە ئێخەنە کار هەر لە 400 قەڵەوێرەکەی سلێمانی هەر لە هەولێر هەزارەها پرۆژە ئەکرێ سەتا دەی پرۆژەکان سەرفەکەن و باقی تریشی ئەوەن بۆ خۆیان کەس نازانێت چی لێ دوێ کەس نازانێت بەدواتچوونێک نییە
لە ڕێگەی کەزنەدان لە هەولێر وعدوا بوو ئەو فلۆریاستیە کاتی خۆی 4-5 ساڵێ لەمە پێش وعد بوو بکرێتە شکۆ بدرێتە خەڵکی فەقیر وەجا بەڵام هەر نەمازانی بودجێ بۆ تەرخانکرا بوو بودجەکە خورا هەر کەس وەڵی بێسەروبەریەکەم حکوومەتە هەر وازمێنێ باشترە کاکە کەسێکی کارامەتر کەسێکی باشتر خاتە جێگەکەی خۆی بە دووادا چوون هەبێت. بەڵێ کاگەردی سپاس بۆ پەیوەندەکەت شێرزاد لە سلێمانی وەفەرموو کا شێرزاد. بەڵێ لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئارێز ئیبراهیم دەڵێت دواخستنی دامەزراندن بۆ مانگی 12 پلان بوو بۆ بردننی ئەو پارەی ئەو ڕەشوڕوتانە هەروەها جوامێر قەرەداخی دەڵێت کە باسی ئەو بکەن ئابوونەی یەکێتی مامۆستایان لە 1000 دینارەوە کردویانە بە 3000 دینار ئەمە لە کاتێکدا کە ساڵانە مامۆستا بڕی 7000 دینار زیاد دەکات ئەمە جێگەی پرسیار هەروە هەردی جەمال دەڵێت ئەو بودجەیە هەمومان باش دەزانین کە دەچێتە گیرفانی کێوە بەڵێ خەمگین لە ڕانیەوە فەرموو غەمگین ئەلۆم کاتت باشکار زۆر سپاس غەمگین خان دەستخۆشی بەرنامەیەکەت لێ دەکەم زۆر سپاس دەکەین بەنسبەت ئەم بودجەیەوە کاک شوان ئێمە بەڵێ غەمگین خان غەمگین خان گوێ دەدەنگمانە بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندەکەی بچڕا ئەحمەد لە دهۆکەوە فەرموو کاک ئەحمەد. دەم باش کاک شوان. دەم باش کاک ئەحمەد فەرموو. کاک شوان سەبارەت 17000 پلا و گونجا. بەڵێ. ئەوە نەماقولە. لە طبیعەتی بەرنامەی ئەوە کردی بە بەرنامە ئەوە نەطبیعیە. هەکە هاتو ڕازدەلێ سەمیر سەلیم و ئەتوژی ڕازدەلێ کاک شوان دایەکی لە وەزارەتی دارایی لە پەرلەمان لەژنەی مالی حاضرکی لە سۆدیۆ و با سەلیم گوت بە ئەوە 17000 پلا کانێنێ ئەو با بڵێن ئەو پارەکە لە بەنقە ئانمان خواردووە بەس ئەوە معقولی و نەجوانە ئێستا دەبێت هەر 17000 پلا لەسەر 400 نینە هەر 200,000 تعین دەبێت 210,000 تعین دەبێت 3000 تعین دەبێتن ئەوە معقول نینە ئەوە ئاژاڵەیە ومشكلة خلق كردنا وسمعت ونجوان كردنا أو أنا معقولة كاتم جا لجنة مالي حاضركي كاك شوان بەڵێ کاک ئەحمەد مەبەستە لە نامەعقولیەکە وەیەکی لە وەزارەتی مالی و دەچی مناقەشە بەڵێ مەبەستە لە معقولیەکە لە کوێوەیە کاک ئەحمەد لە معقولەکە لە بەرنامەکەت کاک شوان بەڵێ دەبێت واقعی بی دەبێت تەقابل و ئیعلامی بی بەڵێ کاک ئەحمەد ئەگەر تۆزە گوێمان لێ بگری لە پەرلەمان کاک ئەحمەد سەیدا جەنابی وەزیر وەکیل وەزیر و با مناقەشە باشە کاک ئەحمەد زۆر باشە ئێمە زۆر جار ئێوە وا تێگەیشتون کە ئێمە قسەی بکەین لێرە قسەی خۆمانە ئێمە لێرە تەورێک مەخسۆتە ڕوو کە پەرلەمانتاری قسەی لەسەر کردووە وە خستومانەتە ڕوو کە پەرلەمانتارێکی تریش لە لژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان قسەی لەسەر کردووە قسەی خۆم نییە تۆ جەنابەت وا دەڵێ کە ئێوە واتان کردووە ئێوە وا دەڵێن و بەڵێ او كاف سمير اجاله شكل انا برلمانتي انا مسؤول انا دي مشكله خلقت كل سمعتي اقليم وهرم نشرين نجوان كن بابك بسال قائمه حاضر بابت اوهم ده شو هم ده دزيه وهم ده خواردنا باشا كاك احمد سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت نازانم بەڕێزانەمە کە باس لە تەوەرێک دەکەین هیچ شتێک لەو زانیارانی کە دەیخێنە ڕوو قسەی خۆمان نییە و ئێمە بڕیاری خۆمان نەداوە لەسەر ئەوەی کە ئەمە وایان ئەگەر ئەو بودجێ باسی بودجەکە بکەین بەهدەر چوو یان بەهدەر نەچوو ئێمە تەنها قسەی پەرلەمانتارێکمان وەرگرتووە کە دەڵێت نازانین چی بەسەر هاتووە پەرلەمانتارێکی پەرلەمانی کوردستانە باسی لێ کردووە هەروەها لە بەرامبەردا پەرلەمانتارێکی تریش قسەی لەسەر دەکات و ئێوە خۆتان قسەکان دەکەن نەک ئێمە بڕیار بدەین و ڕای خۆمان لەسەر تۆڕەکان بڵێن بڵێ شێروان لە سرێشمەوە سڵاو لێ بێ فەرموو بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندەکەی ئامادە نیە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک جوامێر قەرەداخی دەڵێت کە باسی ئەو بکەن ئابوونەی یەکێتی مامۆستایان لە 1000 دینارەوە کردویانە بە 3000 هەروەها حەمەدیلان دەڵێت ئەو بودجەیە دەکرێت یەکێک لەو قاتانەی نازانم بەستی چییە وەک ئەوەی ڕعایە بۆ ئەوەی هەولێریش کە نمونەی ئەوەی سلێمانیە نازانم بەستی چییە لەو تێبینیە شاخەوان عەبدوڵڵا دەڵێت
ناوەکان ڕان نەگەیەندراوە و نووسراوە پاش کەمێکی تر بەڵام دیارە هەر پەیوەندی بە سایتەکانەوە هەیە ئەوە تا ئێستا دایان نەبەزاندووە بەڵێ پەیام حسێن دەڵێت ئەویش وەک پارەکانی تر چووە گیرفانی بەرپرسانی ئەم وڵاتە ئەمە پیلانی بۆ دانرابوو بۆیە دامەزراندن دواخرا بۆ مانگی 12 بەڵێ محەممەد لەگەڵماندایە سڵاو لەبێ کاک محەممەد فەرموو زۆر سپاس کاک محەممەد بەڵێ کاک محەممەد ئەگەر پەیوەندی بە شوێنەکەتەوە هەیە بە باشی گوێمانە دەنگت نیە ئەوە ببوورە کاک ئەحمەد بە باشی گوێمانە دەنگت نییە بەڵێ کاک محەممەد بەڵێ دیارە پەیوەندەکەی بە باشی گومان دەنگی نەبوو دەچینە لای ئەحمەد لە بەردەڕەشەوە فەرموو کاک ئەحمەد کاک ئەحمەد لە بەردەڕەشەوە زۆر سپاس کاک ئەحمەد داوام لە حکومەتەیە بەڵێ کاک ئەحمەد بخۆم حەفت ساڵە لە دایرێکی حکومیە ئەختی بەڵێ کاک ئەحمەد بەڵێ ڕێباز لە سلێمانیەوە فەرموو کاک ڕێباز زۆر سپاس کاک ڕێباز زۆر سپاس وەڵا حەزەکەم ئیزافەیەک بۆ قسانی ئەو برادەرێکە لە دووەکەوە پەیوەندی کرد بەڵێ مادەم ڕەخنە لە NRT ئەگیرێ واتر NRT هەیە بوونی هێوە لە شەقامی ڕاگەاندنی کوردیە ڕۆڵ و پێگەیەکی بەهێزیە تو ئێوە نابێت کار ئەو کە قسانە کار بکاتە بەرنە پرۆگرا و پەیڕەم و بەرنامەکانتان وەکو ئیزافەیە بەڕاستی ئەو وتانەی کە ئەشینووسن لە تایتڵی بەرنامەکانە یعنی حەزەکەم زیاتر ئاشکرا بێ لە سەر چاوەیەک وەرتا کردووە یعنی بۆ ئەوەی کە لە لای بینەر و بیسەری کەناڵەکەتان زۆرتر ڕوون بێت ئاماژە بکەن بۆ سەرچاوانەیە هەیە بە ئێوە ڕێچکەشکێنی ئەوە بن وەلو هینەکەش زۆر ئەوە سیارەش نییە کە تۆ بڵێ وەڵام پەیوەندی بە باری ئەمنیەوە هەیە تاکو ناوی سەرچاوەکە نەبێ بارحاو من وایە بینم حکوومەت یاریمی کوردستان کە میلەتی کورد بەو ڕێڕەوەیە بە کە بیگە بە موچەخۆر و هەلی کارکردن کەمە بێتەوە هەوڵی بە موچەخۆرکردنی کۆمەلگایە لە تازەترین ئامارە ئەگەر ڕاز خوێن بێتمەوە ئەڵەیە لە وڵاتی ژاپۆن لە کۆی 8 ساعات کارکردن 8 ساعاتی بەرهەمە لە سین 7 ساعات و نیوی بەرهەمە لە شەرقی ئەوسەتا 10 دقەی بەرهەمە ئەمە چی ئاماژەیەکە یا بەچی بەوەی کە تۆ کۆمەلگا کردو بە موچەخۆر یعنی هیچ کارێکی نییە نە شەریکاتی گەورە باشە یعنی تۆ کەرتی تایبەت لە هەموو وڵاتان کەرتی تایبەت دەیبا گەورەترین کۆمپانیەکانی ئەم سلێمانی هەولێر و زاخۆ بەدەست ئەم دوو حیزب من نازانم یعنی بۆ خۆپارەکە هەر لە سنگی خۆیان ئامێنێتەوە بۆ کەرتی تایبەت ناخەنە بواری خزمەتگوزاری و ئەم هەموو گەنجە بێکارە بێپارەیە بێ ئیشە ئیتر من نازانم بۆ پرسیارەکەکەن گەنج ئینتیمای نەما باشە گەنج من لە تۆ برسم چۆن ئینتیمای بمێنێ بۆ کوردستان پێشمەرگەیەک لەنەوە تویەکە ئەگەر بەبێ پارە دیفاعی کردبێت لە کوردستان ئێستا ڕەنگە ئامادە نەبێ بۆ لەبەر ئێستا پارەکە هەیە یعنی ئێسەش کەمترین موچەی پێشمەرگەیە داواشی لێگەن شەڕ بکە سنگی خۆی بنێ بەگولەوە ئێستا زەمانەکە گۆڕاوە قەینە ناوی پێشمەرگەیە بەڵام پێشمەرگە سوور ئەزانێ پارێکی باش هەیە ئەو کاتە خۆبەخش بوو ئێستا خۆبەخش نایکات وەلو باشترا دەری نابڕن بەڵام ناوێرن دەری بڕن ئەوەتە پێشمەرگە تەلەفۆنێکی ئەڵە من ویستمە چمۆ ناماڵناڵەکە ئیجازەت شمێنێ بچمۆ ناماڵناڵەکە بەڵێ کاک ڕێباز سپاس بۆ پەیوەندەکەت هیوا لە ئاکرێەوە فەرموو کاک هیوا کۆکشمانە دەمێتە بۆش زۆر سپاس دەکەم کاک هیوا فەرموو دەستخوشە بەڕەمەتەکەم زۆر سپاس کاک هیوا كوكشوم رخنا كول كانوا لها وعي بلا فرمو وش كوكشوم عم زين كانوا لها والروزي وسنجي بيري اور مهوي ويانا
بەڵێ کەناڵێکی فەر بەخۆوە بەڵێ بۆشە حەق نییە هەموو ڕۆژێ ڕۆژۆلە دیدۆری سەرروکی هەرێمە بینە سەر شۆشەی ناوتی وەکو کەناڵێکی بێلوان سەرروکی هەرێمەیە سەرروکی هەموو کوردێکە حەق نییە دیدۆری سەرروک بۆزنی ڕۆژۆلە بینە دەرێ سەر شۆشەکە ناوتی مەبەستە چ جۆرە دیدارێکە کاگیوە دیدۆری ڕۆژۆلە نانی نەمەقصدم دیدۆری حەزبیە دیدۆری نەتەوەی لەسەر ئەوستی نەتەوەی نەک حەزبی زۆرێک لە دیدارەکانی سەرۆکی رێنباز کراوە و پەخش کراوە لە NRT ئەگەر وەکو هەواڵیش بێ کاگ هیوا دەزانم بەس مەقصدم ئەوە دیدۆری ڕۆژۆنەوەکی يعني دیدۆری حەزبی وەکو نەتەوەیەکی ڕۆژۆنە دەبینی سەرۆکی هەرێم پێشۆزی لە سەدەهان کەساتی بەناوبانگی سەر ئۆستی ئەوروپی ئۆسوی دەکاتن بەڵێ يعني حقا بینە سەر شۆشەی ناوتی وەکو سەرۆکی هەرێم دوور لە حەزباتی بەڵێ زۆر سپاس بۆ کاگیوا لە ئەکرێەوە ڕەسوول لە قەڵاتزیەوە فەرموو کاک ڕەسوول کاک شوانێوارە باش زۆر سپاس کاک ڕەسوول سپاس دەکەم برای بەڕێزی کاکە ببوورە لەسەر تەوەرەکەت شتمان زۆرە بەس لەوانەیە لە کاتت زۆر ئەوەنە بێ فەرموو کاک ڕەسوول قرارێکم هەبوو ئەگەر لێمان قبوڵ بکەیت فەرموو هیوادارم قرارێک لە گۆڕێ لە ساڵی ئایندا لە سەرەتای ساڵەوە تەوەرێک لەسەر شتێکی وا بکەنەوە کە قرارە پارەی ئاو و مانگانە بۆ هەر مترێکی مکەحەب نازانم زەوی 50 دیار وەگرن واتە هەر خانوویەک تقریبا 10,000 دیارێک دەکات ئەگەر بەرنامەیەکان لەسەرەوە کرد با مەمنون دەبووین بەڕاستی خەڵک زۆر نیگەرانە بەتایبەتی لە قەڵاو شتێکی وا لە گۆڕەیە لە سەرەتای ساڵەوە کە مانگانە 10,000 دیار وەرگرن بۆ هەموو ماڵێکەوە زۆر شتێکی بێجێ و ناقانونیە بەڕاستی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سێبور لە پیرەمەگرونەوە سڵاو لێ بێ فەرموو ئەم کاتت باش کاک شوان زۆر سپاس دەکەین فەرموو دەستخۆشی لێ دەکەم بۆ تەوەرەکەت زۆر سپاس دەکەین قوربان بەڵێ وەڵای کاک شوان من تێبینیەکمێ لەسەر قسەکانی مامۆستا جەمال ڕۆژێک تەلەفۆنی کرد بەڵێ وتی سەباردە هێزی پێشمەرگە وتی پێشمەرگام هاتووەوارەی لە چییە لە ئینتفاضەکەەوە بەس برنج و فاسۆلیا ئەخوا بەڵێ جا من ڕەدمەیە بۆ مامۆستا جەمال ئەگەر هێزی پێشمەرگە نەبووایە مامۆستا جەمال نەیدەتوانی خوێندە تەواو بکە بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت عەباس لە قەڵاتزێەوە فەرموو کاک عەباس باش زۆر سپاس کاک عەباس هەموو کاتێکت باش فەرموو زۆر سپاس بەداخەوە پەیوەندەکەی بچرا لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک یوسف ئەحمەد دەڵێت هێشتا دیار نییە ئەو بڕەبوجەیە چی لێ دێت بەڵام پێویستە لەسەر حکوومەت ئەو پارەیە بگەڕێنێتەوە بەڵێ گۆران لە خەلیفانەوە فەرموو کاک گۆران ئەو کاتت باش قوربان زۆر سپاس کاک گۆران دەستخۆشی و ڕێز و ماندوێنمون بۆ ئەوەی بەڕێز دەستخۆشتانە دەکەم بۆ بەرنامە جوانە زۆر سپاس دەکەین برای بەڕێزم پێشەچی تێبینیەکم هەیە بەڕاستی ئێمە لەو بەرنامەیە کە بەشدارە دەکەین گوێش دەگرین یەکەمیشت ئەبێ هەمومان ڕێی بەرامبەرمان قبوڵی بەڕاستی نابی جوابیەتر بدەینەوە ئێمە یەک ئەرکمان لە ئەستۆیە ئەوانەی کە بەشداری دەکەین ئەکرێ وا بکەین کە ڕایەکانمان وتەکانمان بۆ خزمەتی کۆمەلگا بێ ئەزە لە هەر تەوەرێک باز دەکرێت بەڕاستی من و ئێستا کە بەیەکەوە قسە دەکەن لەوانەیە ڕێک پێتوانێت یەکتری بین و ڕایمان جیاواز و بەڵام ئەبێ ڕێز لە ڕای یەکتری بگرین ئەوە زۆر زۆر گرینگە یەکەمیشت ئەوەی خۆشەویست ڕێگا بە کەس نەدەن ناوی کەس بێنرێت دومیشت وا باشە ئێمەی هاوڕێیان ئێمەی گوێگرانی خۆشەویست کە بەشداری دەکەین وا بکەین کە ئاسی ڕۆشنبیری خۆمان وا دابرێن کە ئەو کەسانی کە قسە دەکەن خۆ لەگەڵ ئێمەیان نیە ئێمە بێ قبول مامی حتا ئەگەر لەگەڵش نەبین ئێستا من ئازادم ڕێی خۆم دەدەبڕم زۆر زۆر ئاساییە لە هەمان کات لەوانەیە برادرێکی ئازیز لە دوانم بێتە سەخت ڕێیەکەی ڕێک دەتوانە نوی بەڵام من ڕێز لە ڕێیەکەی دەگرم ئەگەر هاتو ڕێیەکەشی لەگەڵی من بەڵێ کاک گۆران بەڵێ بە تەواوبوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندەکەت دوا پەیوەندیمان جەبار لە دووهۆکەوە فەرموو کاک جەبار الو السلام عليكم عليكم السلام كاك جبار فرمو إذا استبارت پێشمەرگەی و موچەی و ئەسنوکێت واجبیدا موچێمە 500,000 موچێ پێشمەرگی ڕێکخراوە دهۆکێ سێمێ لزاخۆ يعني زيادة وهات حصت 7,000 لك 5 مليون لك 4 مليون لك 3 مليون راتبه ما 500,000 30,000 شبو حقا كري ها وإيجاري بدم
حق كاره ب 100,000 بدم حق عبد 50,000 بدم يعني معناه ام كسر يعني بو شو منينه بەڵێ کاک جەبار سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان تا سبێنێ هەمیشە لە خۆشیدا بن.